بەڵێ خولی ڕاهێنانی تایبەت بە ڕووپێوی زانستیانەی پێداویستەکانی بازاڕی کار و پەرەپێدانی پرۆگرامەکانی خوێندن بۆ 7 مامۆستای زانکۆ ڕێکخراوە. ئامانج لەم خولاوەیە کە کۆی پرۆسەی خوێندن و ڕاهێنان هاوتەری بێت لەگەڵ پێداویستەکانی بازار، واتە بازار کی پێویستە، ئەوێت چ دەستێکی کاری هەبێت و ئاراستەی گەشەکردنی ئابووری دەرچوان باشتر بتوانن لە پێشبڕکێی بەدەستهێنانی هەلی کارە سەرکەوتوو بن. لەو بارەیەوە لە هەولێرەوە دکتۆر خەتاب شێخانی بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵمان دەبێت. دکتۆر خەتاب سڵاو دەبێت وەم کاتت باش. پێمان بڵێ بە گشتی ئامانج لە ڕێخستنی و خولە چییە و ئەنجامەکانیشی چییە بێتانەوێ چی بخەنە ڕوو؟ زۆر سپاس ئاژەخان، سلااو لە بەڕێزیشتان. بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا لەم کابینەوە هەر لە سەرەتاوە دەستی کردووە بۆ ئەوەی کە زانکۆکان زیاتر ببەستێتەوە بە پێداویستەکانی بازاڕی کار بە ئاراستەی گەشەی ئابووری لە بازاڕی کاری هەرێمی کوردستان. کاری زۆری بۆ ئەم مەبەستە ئەنجام داوە بۆ ئەوەی بتوانین باڵانسێک لە نێوان دەرچوانی زانکۆکانمان و هەروەها لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کارا دروست بکەین. بۆ ئەم مەبەستە چەندین پلانی داڕشتووە. یەکێ لەوانە بریتە لەوەی لەم کارێکە لە 2 ڕۆژی ڕابردوو کردومانەوە، ئەمە کارێکی بەردەوامە تەنها سەرەتایەکە. ئەویش لە ڕێگەی هاوکارانمان لە جانبی ئەمریکیەوە لەلایەن ڕێکخراوی ئایرێکس و بە پاڵپشتی سەفارەتی ئەمریکی لە عێراقا خولی ڕاهێنان بۆ 7 مامۆستای زانکۆ کراوەتەوە و ئەم خولانە بەردەوامی دەبێت خولیتری بەدوادا دێ بۆ ئەوەی ئەم مامۆستا بەڕێزانە بتوانن ڕووپێوی پێداویستەکانی بازاڕی کار بکەن لە هەرێمی کوردستانە و ئەنجامی ئەم ڕووپێویە ببەسترێتەوە بە زانکۆکان لە نێو پرۆگرامی خوێندنە ڕەنگ بداتەوە، هەروەها لە شێوازی پلانی وەرگرتنە ڕەنگ بداتەوە. بۆ ئەم مەبەستە ئەم ڕاهێنانە ئەنجام دراوە و وەزارەتمان ماوەی ساڵێک ئەبێت چەندین خولی ڕاهێنانی تری کردووە، چونکە بۆردێک دروست کراوە لەن بەناوی بۆردی ڕاوێژکاری پیشەیی. ئەم بۆردە بە پاڵپشتی جانبی ئەمریکی لە وەزارەتی خوێندنی باڵا دروست کراوە. ئیشی ئەم بۆردە بەردەوام دراستکردنی پێداویستی بازاڕی کارە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تری ناو حکوومەتی هەرێم وەک وەزارەتی پلاندانان، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی بازرگانی، هەروەها بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت. ئیشی ئەم بۆردە بریتە لەوەی بەردەوام بە هەماهەنگی ئەم هاوکارانە بتوانێت پێداویستەکانی بازاڕی کار دیراست بکە و ئەم پێداویستیانە بگوازێتەوە بۆ ناو پرۆگرامی خوێندن، بۆ ناو زانکۆکان، بۆی زانکۆکان زیاتر وەڵام دەرەوە و ڕنگدانەوەی پێداویستەکانی بازاڕی کار بن. ئەمەشمی لە پێناو ئەوەیە کە گەنجەکانمان دەرچوانمان. بەڵێ دکتۆر، پرۆسەی خوێندن لەگەڵ بازاڕی کارا چۆنە؟ بۆ نمونە دەرچووی بەشی جوگرافیامان هەیە، ئادابمان هەیە، ئەمانە چۆن توانرێ هاوتەری بکرێتەوە لەگەڵ ئەو پێداویستی بازار؟ ئێستا وەکۆزانین زۆربەی کۆمپانیەکان کەرتی تایبەت تایبەتی بڵێن کەرتی تایبەت هەندێک شێوازی تایبەتی هەیە، یاخود هەندێک دەرفەتی کار کە ڕاگەێنرێ مەرجەکانیان زۆر قورسە، لەوانەیە شمولی ئەو بەشانە نەکات. ئەم خولە ئەتوانێت خزمەتێک بەو بەشانە بکات؟ ئەم خولە بۆ ئەوەیە کە پێداویستەکانی بازاڕی کار دراسە بکە و لەسەر ئەساسی ئەم پێداویستیانە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بکە. بۆیە ئەم بەشانەی کە بەڕێزتان ناوتێنە، بەشی جوگرافیا، بەشی مێژوو، بەشی کوردی، بە تایبەت ئەو بەشانەی کە لە بابلێن دیوی زانستە مرۆڤایەتیەکانن، کاتێک کە ئێمە دیراسەی بازاڕی کارەکەین، دیراسەی پێداویستی کۆمپانیەکان و کەرتی تایبەت دەکەین، دەکرێت پرۆگرامی ئەو بەشانش بە شێوازێک ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی دەرچوان بتوانن لە بازاڕی کارە بە تایبەت لە کەرتی تایبەتە کاریان دەست بکەوێت، بتوانین ئەم پێداویستە ئەو سکیلانەی ئەو کارامەیانەی کە کۆمپانیەکان و بازاڕی کار پێویستی پێوێتی لە نێو پرۆگرامەکانی خوێندنە هەبێ بۆ ئەوەی کاتێک کە قوتابیەک خوێندکارێک دەرەچێ لە زانکۆ بتوانێت بە پێی پسپۆرەکەی خۆی کاری دەست بکەوێت. ئەمە بەشێکە لە کارەکانی وەزارەتمان کە لەسەر زانکۆکانە کارەکە. بەشی دووەمی
ئیشەکانی وەزارەتمان لەم کابینەیە بریتی بووە لە گرنگیدانی زیاتر بە خوێندنی پیشەیی، یعنی ئەمەشیان چونکە بەشێکی زۆر گرنگە لە نێو کاوی خوێندن و لە نێو کاوی ئەکادیمیایە کە گرنگی بە خوێندنی پیشەیی بدەین، چونکە بازاڕی کاری ئێمە بە تاکید تەنها پێویستی بەم پسپۆری ئەکادیمیانە نیە، بەڵکو پێویستی بە هەندێک پسپۆر و دەستی کاری پیشەیی و تەکنیکی هەیە کە بتوانن لە بازارە کاریان دەست بکەین. بۆ دیوی دووەمی کارەکانی وەزارەتمان بریتیە لە گرنگیدان بە خوێندنی پیشەیی و بۆ ئەم مەبەستەش وەزارەت پلانی تایبەتی هەیە و ئیش دەکە لەسەرەوەی کە پەرە بە خوێندنی پیشەیی. باشە دکتۆر، لەسەر ئەو پلانی کە ئێوە هەتانە، ئایا ئێوە ئەو پلانەتان لە چوارچێوەی ئەوەیە دەبێت کە بەشی تازە بکەنەوە، بە تایبەت ئەو بەشانە بکەنەوە کە بۆ بازار پێویستەوە؟ ئەگەر ئەو بەشە ئەکەنەوە کامانن، کام بەشانن ئەتوان لێرەوە ڕایگەێنن؟ هاژەخان پلانەکە بۆ دوو مەبەستە، مەبەستێکیان با بڵێن دوو ڕەهەندی هەیە. ڕێیشان ئەوەیە کە ژمارەیە بەشەکان پلانی وەرگرتن بە پێی پێداویستی بازاڕی کار چۆن ڕێک بخرێواتە ئەم ژمارەی ئەو قوتابی و خوێندکارانەی لە کۆلیجە ئەندازیاریەکان وەرەگیریان چەند بێ و ئەوەی لە بەشی مێژوو وەرەگیریان لە جوگرافیا وەرەگیرێت چەند بێ، بۆ ئەوەی تۆ بتوانین ئەو باڵانسە لە ڕووی ژمارەوە ڕێک بخەیت. بەشی دووەم بریتیە لە ناوەڕۆکی پرۆگرامی خوێندن، واتە ئەم ڕاهێنانەی کە ئەنجام ئەدرێ، ئەم بۆردەی کەوتم لە خوێندنی باڵا بە هاوکاری لایەنی ئەمریکی دروست کراوە بۆ ئەوەیە ناوەڕۆکی پرۆگرامی خوێندنیش ڕێک بخوێنەوە، واتە دەرچووەکی بەشی ئەندازیاری کە ئێستا لە زانکۆیەک بۆ نمونە لە زانکۆی سەلاحەدین تەخەڕوجەکە، ئایا ئەو پرۆگرامی خوێندنەی ئەو ناوەڕۆکی خوێندنەی وەریگرتووە لە بازاڕی کارە سوودی لێ دەبینێیان نە، ئەتوانێت بەپێی ئەم ناوەڕۆکی خوێندنە لە بازاڕی کارە کاری دەست بکەوێیان نا. بۆیە دوو تەوەری ڕئیسی هەیە، یەکیان ژمارەیە ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا چۆن لە نێو بەشەکان ڕێگەخینەوە، پلانی وەرگرتن لە چۆن هاوسەنگ دەکەین لە نێوان بەشەکانە و بە تەئکید ئەمەشی تێ ئەکەوێت ڕەنگە بەشێک کە بازار کەم پێویستی کەمی بە دەرچووەکانی بێ ڕەنگە لە پلانە ئەم بەشە کەم بکرێتەوە یان بەشەکە بە تەواوی دابخرێت. بە پێچەوانێشەوە هەندێک بەش هەیە ڕەنگە پێویست بکە ژمارەی زیاد بکرێت یان بەشی نوێ بکرێتەوە، بۆیە ئەمە هەمووی دەکەوێتە سەرچی، دەکەوێتە سەر پێداویستی بازاڕی کار. جا ئیشی ئێمە، پلانی ئێمە، کاری ئێمە وەک وەزارەتی خوێندنی باڵا ئێستا بۆ ئەم مەبەستەیە ژمارەی بەشەکان و پلانی وەرگرتنی بەشەکان ڕێخێنە و هەروەها ناوەڕۆکی پرۆگرامی خوێندنی بەشەکان ڕێک بخێنەوە کە لەگەڵ بازاڕی کارا بگونجێ. لە نێو پرۆگرامی خوێندنە جگە لە دیوە ئەکادیمیکەی گرنگی بەو دیوە بدرێت کە کارە هەندێک کارامەوی سۆفت سکیلی گرنگن بۆ بازاڕی کارە، بۆ نمونە لە هیوایانەوەش بەردەوام بن دکتۆر، لە پلانەکانتان بەردەوام بێت بۆ دەرچوانی بەشەکان. ئێمە بەردەوامین ئاژەخان و لەگەر وەزارەتە پەیوەندیدارەکانی تری حکوومەتی هەرێم هەماهەنگی تەواومان هەیە، بە تایبەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە لەوێشەوە لێژنەیەکی فراوان لەسەر ئاستی حکوومەت هەیە و هەروەها وەزارەتی پلاندانان، وەزارەتی بازرگانی بەردەوام لە هەماهەنگی داین لەگەڵیان بۆی بتوانین ئێمە دەرچوەکانمان بە شێوەیە ڕێک بخەینەوە، چ لە ڕووی ژمارەوە چ لە ڕووی کوواڵیتی خوێندنەوە بتوانێت وەڵامدەرەوە و ڕنگدانەوەی پێداویستەکانی بازاڕی کار بێ. زۆر سپاس دکتۆر خەتاب شێخانی، بەڕێوەبەری گشتی خوێندن و پلاندانان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، لەگەڵمان بووی. زۆر سپاس.